کوردان لە هەر شوێنێکی دنیا هەن سڵاو و ڕێزی تایبەت بۆ ئێوە لە کاتێکە دنیا لەناو یەک دنیا قەیرانەیە هەموو دنیا بەڵام کورد هیچ کاتێ لێ نەگەڕەوە نەورۆز نەکرێتەوە ئەگەر دنیا کاول ببێ نەورۆز نابێ خامۆش بێن نەورۆزی کوردانە جەژنی نەورۆز لە هەمووتان پیرۆز بێت لە ئێستەوە ئەمڕۆ بەڕاستی شانازێکی زۆر گەورەیە کە من جارێکتر مامۆستایەکی هونەری میلی ئاغای محەممەی عەزیمزادە و کاکە سدیق و کاخالید ئەو سێ هونەرمەندە دەست و پەنجەڕەنجینە ئەم هونەرمەندە ئوستازی کە من لای من سەرمایەکی گەورەی بە هونەری میلی پڕاوپڕە لە معریفە پڕاوپڕە لە زانیاری خۆش و بەسوود لە بواری هونەری میلی لە هۆنراوەکان لە شاعیرەکان لە تێکستەکانی کاتی خۆی لە گوتنەوەی گۆرانی ماملێ و حەسەن زیرەک و هەموو گۆرانی ڕەسەنەکان ئەم بەرنامەیە تایبەتە بە جەژنی نەورۆزتان پیرۆز بێ لە ئێستا پێتان ڕاگەنین ئێمە سبەینێک کە ڕۆژی کردنەوەی مەشخەڵی ئاگری نەورۆزە ئێمە لەگەڵ 25 گروپ لە بناری چیای گۆژە گەورەترین فستیوالی نەورۆزەکەینەوە ئەم ساڵ کە بە حساب دنیا زۆر ئەیتر لەوەیە کەڵەن دنیا کۆتاییەت ئەڵین پێشوی دنیا کۆتایی بێ ئمە نەورۆزی خۆمان هەرەکەینەوە کورد هەر فێرە هەموو دنیا کاول بێت لێ ناگەڕێن جەژنی نەورۆز پیرۆز نەکرێ زۆر بەگەرمی بە ناوی گەڕیان میدیاوە زۆر بە گەرمی بە خێراتنی ئاغای محەممەی عەزیمزادە و کاکە سدیقی خۆشەویست و کاکە مامۆستا خالیدی خۆشەویستەکەم بە وێڵۆنێک ئەمە تەمان ئەمە چەندین جارە ئێمە شانازیەکە ئێمە مێژوێک تۆمارەکەین چەندین هونەری میلی ڕەسەن تۆمارەکەین لەگەڵ دەنگی ئاغای محەممەدی عەزیمزادە کە ئێستا لە کوردستان بەڕاستی هەوادارێکی زۆری هەیە پیان ڕاگەێنم ئاغای محەممەی عەزیمزادە لێرەیە ئەم چەند ڕۆژەی کە لێرە ئەم بەهارە توانن دانیشتەکانتان سەیرانەکانتان شەوە ئاهنگ و شەوچەرەکانتان خۆشتە بڕازێنەوە لەگەڵ ئەو دەنگە ڕەسەنە بەڕاستیان دێ لەگەڵ ڕێزمە پیا بۆ پارە بە هونەری میلی پیاکە وشەی زۆر نەشیا و زۆر نابەجێ بڵاوەکەنەوە ئەوانە لە باتی و سەری خۆتانێشن بۆ هونەرەوە ئەو هونەرە جوانە گوێ لێ بگرن ئەمە ژمارەی ئاغای زۆر کەس ڕۆژانە پەیوەندی پێوەکە بە پەیجەکەەوە ڕۆژی وایە ینی موبایلەکەیتیان تەلەفۆن نەکەن کەی ئاغای عەزیمزادە هات بۆ سلێمانی ئاگادارمان بکەن ئەوە مژدەتان هێمێ ئاغای محەممەی عەزیمزادە لێرەیە ئەتوانن هەتا لە کوردستان بێ لە سلێمانی بێ بەم ژمارە مۆبایلە پەیوەندی پێوە بکەن داوا لە هاوکاران مەکەم لە کۆمنتی ژمارەکە بنووسنەوە بۆیان کاک ئەحمەد کاک دابان 1950 525 42 74 ئەمە کاکسدیق ئەم ژمارەی پێ ئەم گروپان لێرن هەتا لە سلێمانی بن ئەتوانن بەم ژمارە مۆبایلە 1950 525 42 74 پەیوەندیان پێ بکەن بۆ یەک ئێمە شانسانە بێەوە لە نزیکەوە جۆرە و دەنگە خۆشە و لەو مۆسیقا خۆشە بگرن کاک محەممەدجان یاخوا بە خێر بێت چیت هەیە بۆ هەوادارانی دەستگای میدیایی گەڕیان ئێستا تەلەڤیزۆنیشین ئێستا لە شار و شارچکەکان هەموو ئێمان بینێن لەم کاتە ڕاستەوخۆ ئێستا پەخشە بێت بەڵێ ئێمەش لەگەڵ ڕفێخە هونەرمەندەکانمان چەند گۆرانیەکی فکلۆری کوردیە تەقدیمی و خۆشەویستان ناکەین لەگەر مامۆستا سەدیق و مامۆستا خالید لە ڕادیۆ گەڕیە ئێمە ژەمەوەکو چڵە نێرگزێ یا چەپچێ نێرگز پێشکەشەکەین بە هەموو میلەتی کورد ئەم دیارە جوانەی ئاغای محەممەی عەزیمزادە ئەم گروپە جوانە و چەند گۆرانێکی جوان پێشکەشەکەین بەیەکەوە ئەم بەرنامەی ڕاستە خۆش پێشکەشەکرێ بیرتان نەچێ ئەگەر ئێوەش هەچ پێشنیارێکتانە بۆتوان لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی گەڕیان میدیا 1970 471 5264 و یاخود 1950 کە ڤایبەری لەسرە 1970 واتساپی هەیە لە بۆ کوردانی تاراگە ئێستا چین لای گۆرانیەک لە گۆرانی بەنرخەکانی دەنگی زڵالی ئاغای محەممەی عەزیمزادە پایاتم وەکێ هاتایە دەرچێ دڵایەوە جوایانی لێ دیمۆیە من دوم حەسەوە
پایت موچه داوای دوم یا سملی کر نایازیلی گرگای اوریچی لندا پایت موچه لابری او شایا ویدم یارم نایازیلی حالیان دینی جارو باید بنا پایت موچه شيخي ضريعا يا عزيزي أمني أجدب ما يا توبة يا كيان پایت موچه لابری او شایا ویدم یارم آی عزیزم حالی آیان دینی بجوایانی پایت موچه پیم کده آوی زان دیبم لیو خیتای این آتوی شوگ من میوایانی پایت موچه تو کیامی کوبایاری آی عزیزیم تو بایازی آی شمخاری جوایان جایان بالا سر تو بمکوشن شنی جوانی وکای برایلا بازاری پایت موچه زلفی هودایا هودایا آی عزیزم چون دیا بین مایا رگایا پایت موچه بریا لادایا رای دنیا کویار پاکایا ام پاخد شاوی تم بایا
أمان ما عين أمان عزيزك ما عيدين قرد برسي من لبرسي كم أخوم خذ برسيم تو مصانا وغم أخوم أبي شري شاو طاليلي ودمدم وجمجم أخوم أما يا ني كسمي آمن ماين آمن ماين تا كيداني عيشين وحصيب في دباخ يكجار خرامان زرقمي كرد وداخ دردشي دامي درماني نكر شمال بابا فريش استاياني نقير دام انا مني عيدين هرواد الغطوة عزبينا غريب وفاتم توى عزبينا غريب موشتم بينا غريب مضلك ماشينا غريب مضلك ماشينا ساوي مليا جوتي قوزي سوري بيا موتي ضلي مايني شيا في ملنا ملامي وانشيا تخذ فاتم توايا زبينا غريب مضلك ما اشكينا يواش يواش تمدينا بوم بمن دالي خدا نيدا بحيالالي خانم وزلم اللود لاري اي خانم خايان ماكا من دم دينم تخوض ساسكا بخصي خلشي ملقا الماكا لو شعر دا جنب والشلكا ساوي قاري روح ملقر روحي قاري من ديوانا مناكا يا مشاري أقول جوانا لمنا قاري تخذ فاتم توايا زبينا غريب مضلك ما أشكينا يواش يواش تمد بينا حصم لك ربخويا دايا اوي جوانا بوايا فايا برياض الدارنا يا بوايا من شتم ابي شيدايا اي خانم انا مولي لشد قمي الاخري ودولي شد ماسكمني والمام كولي
هەناری ئەوێ دارە ترش و شیرنە مەزادارە بیبینم سبق و ئێوارە ئالەو شارە خانم زارە تۆخدا فاتم تۆ ئاز بێنە غەریبم بەشدەمێت بێنە غەریبم دڵەکەم ئەشێنە ماوم لنێوتانە بۆی عەتر دێهین کامتانە هین بیسکۆلەکە نێوتانە خەدەمتان سەرە چاوانە هەرچی بڵێن بەندە فەرمانە منە غەریب ماوم هەڵدایە خوێنم فرمێسکی ئەسریندایە ڕژێنم منیش چاوتان بۆ داژێڕم هەرچی بڵێن دڵتان ئەشێنم تۆ خلافەتم تۆ ئاز بێنە غەریبم دڵەکەمە شکێنە یەوەشتەمێت بێنە ئای چاوە سرای سەحرای ئایچینە کوڵمەدە گوڵی سەرپایارژینە وەک من دیمە تۆمایە ئایبینە یارم جوانە و خەنشێرینە ئای خانم خانم خایانم مۆڵێ لە شوێ دەگەمێ لە خوێ هێو دۆڵێ چۆن ماسکەم نێوان مام کۆڵێ چۆن نێوان مام کۆڵێ کوردەواری دایماڵە یاخوا بەخێر بێنەوە بەخێر بێنەوە یاخوا بەخێر بێنەوە طبعاً من 6 ساڵ پێش ئێستا لە ڕێگەی هونەرمەندێکی میلی زۆر خۆشەویست هاوڕێم کاگومێت دینانەوە سڵاو ڕێزی بۆ نێرم کاگومێت ئەم دەنگە ئاڵتونی بە من ناسان ئەم دەنگە زێڕێنە ئەم گەوهرەی هونەری کوردی ئەجا نازانم کە ئێوە گوێ لە گۆرانی میلیەگرن وەڵی هەندێک گۆرانی بێت گۆرانی لە لێ تێناکەم نازانم باسی تای سیارە و باسی نازانم بنزینەکە و مۆبایلەکە و دووکەڵی نێرگەلە ئەمانە وشە نییە قوربانە بە مەمانە تۆ هەر ڕیزەکەی بۆی لەگەڵ ڕیتمەکەی بگونجە و ئیتر ئیشەکە بڕە بەڵام کە گوێ لە ئاغای محەممەد عەزیمزادەگری ئەوەنەی حەزەکەی تامەزروی گوێ لە شعرەکان بگری من زۆر کەس پێویستم ئەم ئاغا خۆشەویستە جارێکی لێرە دووپاتێکەمەوە لە گەڕامیدیا یەک ئەترافی زۆر گەورە چۆن یەکەم جار پۆستە و ئیدارە یەکەم جار زەرب و باڵەوان کە هاتە سلێمانی هەتا ئێستا ئێمە شانازی پێوەکەین کە ئەو زەرب و باڵەوانی کە ئێمە معادل بەکارێنین دوو برای تورکمان دوو برای ئازاری ئەوانش وەلی سەیزایە و عەبەید سەیزایان من کە بەڕەچەڵک تورکمانن وەکو ئاغای عەزیمزادە ئاغای عەزیمزادە بەڕەچەڵک کورد نییە بەڵام ئەوەنەی خزمەتی هونەری کوردی کردووە باوەڕم پێ بکە حەقی وایە یەک پەیکەری بۆ بکرێ ئەم پیاوە ئەوەنەی خزمەتی هونەری میلی کوردی کردووە تۆ گوێ لە پاراوی زمانی بگرن لە شعرەکانی بگرن حەزەکەم خۆی هەندێک وەکو جارەکانی تر داواکەن ئەڵە بەسەراتەکانمان بۆ بجێڕێتەوە بەسەراتی گۆرانیەکانی لایە بەسەراتی شعرەکانی ماملەی لایە حەسەن زیرەکی لایە یا خۆی هەرچێکی حەزێ بوو ئەم بەسەراتەکە جارەتەوە ئێکسەر ئەچێتە سا گۆرانیەک زۆر خۆشە زۆر جار داخڵە بین بەیەکەوە فەربوو بەڵێ بەڕاستی ئێمە هەرچێ گۆرانی ئەزانین نازانین چینکی گۆرانی بەحرێکە بنی نییە هەرچێک ئەزانین لێی نازانین بەڵام ئیدی هەرکەس بە توانای خۆی ئاغای وایە چاچی لێزانێ ئاغای وایە خۆبکەمی لێزانێ ئەمما مامۆستا سەنزیرەک بەڕاستی لە زمانی خۆیان شتەهایەکی عەزەمەتی وتووە ئێمە دوێنێک لە ئاغایەک بیستمان ئەو کۆڵوانە هەولێری واڵێ گازرە چارۆکەکەی گازرە ئێستا بۆ پیابیجێڕێتەوە بەڕاستی شتێکی عەزەمەتە گازر خۆی پارچەیەک بووە لە زمانی مامۆستا سەنزیرەک خەت بووە ئەو کەسانەی کە زۆر دەوڵەمەند بوون توانیانە بیکڕن وەک پەشمی ئێستا زۆر گران بووە بەڵام ئەو وەختە
ئەو ئافرەتەی کە چارۆکەی دووریوە پارچەکەی لەو گازرەدا بووە ئێمە ئێستا نازانین گازر چییە تا نەیدینی نازانین گازر نێوی پارچە بووە جا ئێمە ئاشیر نێو ناسکە جوانی ئەڵێین ئیشیری نێو شادەی بە سوابریانی پشتێناکەی زۆری شیلا خەمکی شوش و باریکە و جوانە بۆ ئەنگۆسیلا ئەتوانم سندت بۆ بخۆم ئەوڕۆ جوان تریلاوە و دیلا ئەی شیرینە و ناسکە جوانێ مەیلی جارانێ دەیگوانێ گرتم دوو ماچەمی لێسن دڵ ڕاستەی خیابانێ پێم کۆد ئاوێزانت بمە پیر بووی ئەو مەکرادانێ من ساری ندبینم بینم کارگوڕێ واسان خۆ من ڕادوێی بێسمنیم دام ناوی بۆ قسە و باسان یارێکی سکۆلەمێگر توا دەیهێنم سوک و ئاسان ئەی شیرینە و ناسکە جوانێ مەیلی جارانێ دەیکوانێ گرتم دوو ماچەمی لێسن دڵ ڕاستەی خەیابانێ پێم کۆد ئاوێزانە بم پیر بووی ئەومانێ دەیکوانێ بەو خاڵەی بالێ و تاوا بگوارەی باشێتاوە دەردێکی وای داوماتێ بە کەسێ ناکوژێتاوە ئەوڕۆ لە گۆشەی دڵم ناسکۆڵ جێگات کرداوە پێی لە ئاوزەن جێبنێ کارمامزەی پێبژێڕاوە دەستی بە عمری بگرێ شێخ قادرەکانی کاوە ئەی شیرینە و ناسکە جوانێ مەیلی جارانێ دەیکوانێ گرتم دوو ماچەمی لێسن دڵ ڕاستەی خیابانێ پێم کۆد ئاوێزانە بم پیر بووی ئەو مەکرادانێ سڵتان هاواری بڕوانێ لە بورێهانێ دادڵی ئەو گوڵانارم کەی هەستێ بێ بۆ سەرەکانی ڕوحمی خوای لە دڵێدا بێ ماسکەم ڕۆماتی پانی بۆ ڕوحمت پێم دانایە کوا دینی کوا ئیمانی ئەی شیرینە و ناسکە جوانێ مەیلی جارانێ دەیکوانێ گرتم دوو ماچەمی لێسن دڵ ڕاستەی خیابانێ پێم کۆد ئاوێزانە بم پیر بووی ئەو مەکرادانێ شام
ماڵیان زریانی کەروێشکی گەرمالانی ماڵی دنیام نامێنێ بۆ ئەو وڵادا کەمێشوانی پێم کود ئاوێزانت بم تۆشنۆی خۆم لازانی دەی خودایە هێندە من نەکوژی شەوەیە ببمامی ئەوانی ئەی شیرینە و ناسکە جوانێ مەیلی جارانێ توانێ پێم کود ئاوێزانت بمجە لە ڕاستەی خیابانێ جانا کزی و لاوازی و درون پر لە ئێش لاشەم بە زۆرین سێبەر دەکاشێش تەپڵین گوێیەکەم کبوو لە ناکە ئەوام سەرە و سەر بوو دووربینەکەی چاو ئەوەی پێم دایاڕەوی یەک یەک دامەوە سوعالی قەبرە وا بەلامەوە ژێرم خاکەکەی تۆ سەرم سەنگەکەی من قسەم نییە یاڕەوێ ئەتۆ دەنگەکەی ئەمانم دەی بیکە بەخایەتر عمرێ لە دەست سرت بەرزۆکای بوو ئاورێم تێبەر بووی ئەمانەی ئەمانەمای خەبەربارێن بۆ خەیەزمانێ ئەورێ بەربوایە تا خەیارمانێ شێواوە دەرێکی بایەبانێ ئەی یارە یار ڕۆی یارێ بێتۆ تاریکە ڕۆی ئەزگارێ سندم خواردوایە دەچمایە حاجێ ماسی دەکایم خاڵی خاجێ بەڵکو کارێم بێجێیە باجێ ئەی یارە یار بۆ زڕۆیە یارێم بێتۆ تاریکە ڕۆی ئەزگارێم بیست و ماشێرێنێ دەخورێ
بسم شیرینی ید دخوری لاسر اضلایم بوبایا گیری آهی من گیت کرمایال بگیری او کاری تو سرنایا گیری ایار بزروی ایارم بی تو تاریک روی ازگارم استی رئیسای حاری حال دل بیشنگ و یاساری پیاوی بی دویاز خاک با یاساری بجوالم بی خیاباری ایار بزروی ایارم بی تو تاریک روی ازگارم نشمره لا دور دیا آی لا دور لا دور لا دور مر لا دور دیا او دیشن خوش آدی دیل منزلی توینیا او دیشو خوش نشمیل منزلی توینیا مراكم روي جواني بمرد وشاوى مراكم روي نشمل بمرد وشاوى بالي دابا بال ديدي سوز بوشاوى اي لا دور لا دور لا دور مر لا دور ديا او جيسن خوش ديدي منزلي توينيا سردي برزوك جوانيا تبزانا يا نجم سردي برزوك نشميل تبزانا يا نجم قنيزك يدين يمديدي خول دايا بوبيم ما سلو كل مد جوانيا صامد بيشكلم هاي لا دور لا دور لا دور مر لا دور ديا او ديسن خوش ازواني منزلي توينيا بين جواني دم عياني كاينه او دامد بين نشميل دم عياني كاينه دم صيحب دم يا ربي بقريب عياني كاينه اي لا دور لا دور لا دور يا مري لا دور يا ديا او ديسن خوش نشميل منزلي تويلي
أري هزار صلاة بجوانية لو كاني وآهوى هزار صلاة بنشميل لو كاني وآهوى كيدا دشوري باوان أو دموها ساوى أي لا دور لا دور لا دور مريا لا دور يا ديا أو ديسن خوش جواني منزل تويني أو ديسن خوش نشمل منزل تويني یاخوا هزار جار بەخێر بێنەوە خۆشەویستان نەورۆزتان پیرۆز بێن بەرنامەیە تایبەتە بە بۆنەی جەژنی نەورۆزی ساڵی 2722 کوردی سبەینێ ئێمە کاژمێر دوو لە بناری گۆیژە مەشغەڵی یاگری نەورۆز بەرزەکەینەوە دیار لە مامایێرەش بامان شێوەهنگ هەیە لە بناری گۆیژە فیستیڤالێکی زۆر گەورە هەیە بە بەشداری 25 گروپ و ڕێکخراوی کللتوری هوەری نمایشی فڕۆکەوانی ئەسب سواری دوانزە سواری مەریوان سێ گروپی هێڵپەرچەی لە گروپی هێڵپەرچەی وڵات چوار تیپی هوەری میلی سلێمانی ئەو تیپە هوەرەکەی کە لە هەموو دنیا ناسنامەی کوردیان بە دنیا ناسانەوە تیپە جوانە تیپی هێڵپەرچەی نیشتیمان تیپی هێڵپەرچەی کوردستان گروپی هێڵپەرچەی سلێمانی و چەند هوەرمەندی ناودار کۆڕشی عەزیزی لوقمان سەلیم پەیام ڕۆژهەڵاتی گۆرانی ئەنزیبات حەمە کرماشانی چەند هوەرمەندێکی تریش لەوەیە ڕەنگە ئاغای محەممەد عەزیمزادە ژەگەر ئیشی نەبووسپێنە هەلا ئێمە بێت هەمومان بەیەکەوە ئەماوێ ئاغای محەممەد عەزیمزادە لێرە وەکو پێم وتە نەگەر حەزەکەن شەوەکانتان خۆشتر بێ شەوچەرەکانتان شەوە ئاهەنگەکانتان ئەتوانن پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلەوە 0 525 42 74 ئەتوانین پەیوەندیان پێوە بکەن بۆی ئەوە لە نزیک ئەوکو ئێمە چێژە و دەنگە خۆشە و لەو کەلیمە جوانانە و لەو گۆرانە جوانانە ببین. کاکەتوانەمان لەگەڵایە لە بەریتانیەوە کاکتوانای هاوڕێی هەمیشەیی هەموو بەرنمەکانی گەڕیان برا و دڵسۆزمان کاکەتوانە گیان سڵاو بۆ تۆ کاکتوانای برا قوربانێ بێ سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ گەڕیان میدیای خۆشەویست سڵاو و ڕێز بۆ مامەچەسای جوان زۆر سپاسەکەم سڵاو و ڕێز بۆ ئەو ستاپە جوانە بە خێراتنی هونەرمەندی ئازیز و خۆشەویست و دەنگزوڵاڵ کاکە محەممەدی عەزیززادە ئاکەین ڕێزمانێ بۆ ستافی کە لەگەڵ چاویان ماسەکەم وڵا خۆشەویستێ بۆ برادرانی پشتی کامێرە کاکەتوانە جێنێمە شانسێکی باشمانێ ئەم دەنگە جوانە هەموو جارە نایڵین مامەجەزا تۆ سە باسی شتێکی گەوانیش باسیکەم یانی زۆر کەسەیە بەڕاستی بەس بۆ پارەپایاکردن خۆی ڕاستیەوە بە گۆرانی وتنە ڕێزمەیە باسی دەردی کابل دەبا بۆ خواردن و نێرکە لەو نازانم ئەمانە گۆرانی نین مامجەزا ئەوە هەر وشەی و بەسریعی لێ ئەحمە شەماڵ ڕێشی خاو خەڵکی پێڵە خەڵەتێن و پارەپایاکردنە بەڕاستی زاخایی مێشت ئام گۆرانیە ئەگە بیرت ما ئەو گەڕێنێتەوە بۆ سەر ئەسلیەکە ئەگە بیرت ما بێ لە دوایین دیداریە ڕەوانشاد و ڕەحمەتی ئەحمە شەماڵی نەمر وتی ئەمە قسەکردنە بەسەریعی ئافرم گۆرانی وتن نییە ئەگە بڵێ گۆرانی وتن گۆرانی بێش ئەم پیاوەیە ئەوە ئەداکردنە ئەوە سەوتە ئەوە گۆرانی وتنە مامەچەسا وەڵام شانازی پێوەکەم باوەڕم پێ بکە من نازانم چۆن بە زمانی خوانن مامەچەسا من ڕێسمێ بۆ خەڵکە گعداکە و حەزەکە دانیشتنیشی خۆسکات هیوادار ئەمانە بانکەن بەڕاستی ئەوە دەنگە ئەمێنێتەوانێ لە دو ڕۆژە لە ڕوودی لەی بێ زۆر سپاس دەکەم مامەتوانە بە شە جوانەکانە بە قوربان مامەچەزا بەس یەک داواکاری مێ لە مامۆستای بەڕێز ئەگە بتوانێت ئەتۆم گۆرانێ بڵێ زۆر خۆشە لە بە سەوتی خۆی ئەتۆم گەردانگەردانە گەردانگەردانەوە ئەوە کاک سدیقی ژێکەکە لە گۆرانی بێژەدەن خۆشەکان دڵنیا ماوکاریە بێ لەوەیە ئەوە زۆر خۆشەوە دەم مامۆستای بەرەز و جەلال ئینە جەلال کەریمی ئەڵای مامۆستا هیوادارم ئەو گۆرانیامە بۆ بچڕی بە سەوتی تۆ ئەزام زۆر خۆشەڵێ بەسەر چاو کاکە توانە گیان مامەجەزاجان من خۆشحاڵ بووم دووبارە جەژنی نەورۆستان پیرۆز بێت هیوادارم ڕۆژێکی خۆشتانە بێت هیوادارم جەژنێکی خۆش بەسەر بەرن دوور لە مشکیلە و دوور لە هەموو شتێک زۆر سپاس دەکەم ڕۆحەکەم چاوی من کاکە توانەجان سپاس دەکەم کۆمنتەکان زۆرن دوای یەک بێگوەڵامتان نێمەوە بە تایبەتی ئیدریسی بێدارانی کە لە ئەویش هەر خەڵکی چوارچرای مەهاباتە ئەوە چەند ساڵە لێرە کاکە ئیدریسی پێشکەشکاری بە توانای ڕادیۆی گەڕیان سڵاو و ڕێز و دنیای گوڵ و دڵی نردووە کاک ناسەرپورە لە سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ کاک محەممەد و هاوکارانی شەماڵی ئەحمەد بەک پێشکەشکاری بە توانای گەڕامیدیا لە شاری هەولێری خۆشەویستەوە حەزم بە دیداری هونەرمەندە
تایبەت و ئازیزە هەیە ئیشاڵا بە دیداری شادی بێشکم بێتە هەولێر کاک شەماڵجیانەوەش بە خزمەتیەکەن و ئێمە هەمووی لە خزمەتی یابین. خۆشەویستانم من داواکاریێکی زۆرن لێ کردوم چکە جارەکانی تر کە ڕیکۆرد بووە مامەساخایی دژەی و کووالیتی دەنگشتم بەدڵ نییە جای مامانەیە ئەم جاران پێمان وابێ دەنگشتمان زۆر باشترە تەکنیکی مای کوشتمان تۆزە باشتر بووە لەبەرە داوای گۆرانی ئەتۆم ناوەیەکەنەوە هەموو جارە تازەوە بووە بە لۆگۆی تۆ ئێستا لۆگۆی گەڕیان ئەو وینەیە هەر ساوە گەڕیان ئەو لۆگۆکەمانە تازە لۆگۆی مامەسا محەممەد عەزیمدا ئەتۆم ناوەیە بچێتە هەر شوێنێ ئەتۆم ناوێ ئەبێ بوترێت بە بەسەراتەکەشەوە وابزانام حەزێن لە بەسەراتەکەشێتی ئەگەر بفەرمونون بەیەکەوە وتي بخوا خال من شتا أمن شدني متوكاسي باغواني خنا ناسي لي ما يباغى كلب جميرا بما مبيلي بصبيرا تازق صمد هاتايرا
بۆ شوێنێکی دیمانێرە یاخوادەمە خۆش بێ من ئەزانمەوە گۆرانیت چەند جێ خۆی کردێتەوە لە ناو گەنجان و لە ناو هەموو چین و توێژەکانە لە ناو بەتەمەنەکانیشانە چکە بەتەمەنەکان کاڵە ئەتۆم نایوەڵای دڵمان لە خۆمان دامێنە ئاخ بۆچی منت دای وەڵای ئەمەش دڵمان بەبەریەوەماوانێ کاک خالیت وەڵی ئینسان ئەگەر پیر بوو بڕێ خانمەکەی گەنج بوو خۆ بۆ مەجبورە هیچی پێ ناکرێ ئیشی پێ ناکرێ ئەڵێ تۆم ناوێ وەڵایی بەداخەوە ئیشەڵا ئێمە شوێنێت ئینشەڵا پیر نابێت بەڵام بەزەوە جوانترین گۆرانی توێ کە زۆر پێی ناسراوی لە کوردستان لای ئێمە زۆر بەڕاستی بۆ بە ناسنامەی کاک محەممەد عەزیمزادە بە قوربانم بەڵامێدی ئەو ئاغانەی کە ژن دێنن ژنەکان بەدڵ نییە مەزبورە بایزگی بۆ شتە خاڵی کاکە ئەتۆم ناوێت تازە پێوێنەوێ بە پشتەوەی وەڵای تا مردن لە کۆڵی ناوێتەوە هەر کاگاواتمان لەگەڵایە کاگاوات پەیوەندێکمان لەگەڵایە کاکە ئاوە کاگاوات گیان سڵاو ڕێز بۆ تۆ سڵاتانە بێ کاک سەزاگەم باسم کاگاواتیان جێگەی ڕێز و خۆشەویستی لە ئێمە براکەی من سپاسانەکەم زۆر سپاسی و نەرمەندە دەکەم بەڕاستی دەنگی ڕەسەنە و دەنگێکی زۆر خۆشیە دەستخۆشی لە یەکەم کاک محەممەدی عەزیزادە بە قوربانی تۆم بە قوربان کاگاوە وەڵایی من شانازی پێوەکەم کاکە ئاواتجان چکە بەڕاستی هوەرێکی زۆر جوانی پاراستووە زۆر بە جوانی خزمەتی هوەری نێتەوەکەمانەکات وەڵا دەستخۆشی و برادەرانە یەکەم کاو کەمانسە و تەپڵوستە لەیانیا خوا دەستان خۆت بێ ئەوە موڵکی کوردەواری خۆمانە بە قوربان زۆر سپاس کاگاواتجان ئایا خوا دەستان خۆت بێ وڵای یەکی تەکلیفم لێ ئەگەر عەزێر نەبێ ئەگەر بتوانێ گۆرانێکی حەمەزەزان بۆ بڵێ زۆر سپاس یەکەم و ماڵی ئاوا بێ و مەمنونیم وەڵا ئەگە بتوانێ بەسەر چاو چکە خۆت زانێمان ڕەنگە هوەری و ناوچانەی خۆیان زیاتر لابێ بەس من ئێستا تاوتویەکەی نەگەرزانی خێنە سەر هەردووشان من کاگاواتجان بەڵێ وەڵا حەمەزەزاد ماسەڵا هەروەکو بەڕێزە کوردەواری بوو زۆر شتێکی جوانە جایەک حرەکەیم بەدڵە کە دەست ئاوا لێ ئەکاسکەکان تێگەێنێ ئەمەەی ترم بەدڵە گۆرانی ئەبێ بە ئەحساسەوە بۆتر لە ناخەوە ئەم کە باسێکە لەو کاتایتر بە تەواوی الهامەکەی بۆیە هەندێک گۆرانی ئێستا بەس دەمە جوڵێنێ وەکو باسماکە قساکە بە سەریعی تەواو هەرەوەیە وەڵای ڕاستەکە ئێستا کاکە احترام بۆ بەڕێستانەما هونەرمەندی نەمون هەربەدانێ ئێستا ئەسنە کاپتریاکدا هەنیشم بۆ خۆیان ئەخە گۆرانی بینێ باستەکەن و باسی تەڵپەتە ماتە و نازانم چیتی ئەخ وەڵایوانە گۆرانی نیە قوربانم ماوانە نازم هەر سوگایەتێ بە هوەر و ئەوەیە جانەکەم کورە هوەری ڕەسەر حەمەدەزا بوو عەلی مەردان بوو حەسەن زیرەک بوو بەڕەحمەت بێ ئەمانە بوون ئێستا بە دەردی خۆ دەڵێ هەر قسە هەکەن و ئەیکەم بە گۆرانی بەڵێ وایە قوربانە بم بەڵێ جوانەکەم زۆر سپاس کاکە ئاواتجان ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆت جانی من بەسەر چاو برادێکمان لەسەر خەتە بزانین چێ و ئەڵێ وریا بە ئەتۆمنایە بەخسەی من ئەڵە بەسەر توە ساغنەوەتەوە دەی ئیشەڵا بە من نەڵێن ئەتۆمنایە چکە منە زانمایانێ هەمووتان مەوێ ئەوم ناوێ خۆشەویستی کاک ئەحمەدە ئەو دەنگە کاک ئەحمەد خۆشناوەتیە سڵاو و ڕێزی دنیا بۆ تۆ کاک ئەحمەد پەیامنێری و بەڕێوەبەری پێجمان لە شاری هەولێری خۆشەویستەوە سڵاو و ڕێز بۆ تۆ سڵاو لە هەموو بینەران و بیتران سڵاو لە میوانەکانت دەخوا لە سوپاقی بۆ بەرنامەیە دەستان خۆش بێتەڵە ئەحمەد جان بەرنامە لە ناکاوەکانی من ئەم گەوهرانەی تایە بۆی ئەڵم لە ناکاوە مامە دەزانێتی خۆش لە بەرنامێکی زانمە تۆڵاک نینێ بەڕاستە کاکە من دوونی و ڕکلامم ئەوە دوانزۆنی ڕکلامم کرد هەر نەهادەر ناردوتمە خۆ دیارە بەرنامەکەنا وەڵا کاگە ئەحمەد جان تۆزێت تەخیر من ڕاستەکەیتر لەبەڕی بەڕاستی ئەمڕۆ خۆ زانین چەند سەرقاڵین بە ئامادەکاری بۆ نەورۆزەوە سبینێ بەڵام کە کاک محەممەد عەزیمزادە لێرە بوو ناکرێ بەرنامی بۆ نەکەین ئەمە جارەبێت ئێرە بە شانازی و بەرنامێکی بۆکەین بەپەلە وەڵا گوتم ڕەنگە کاک دابان بانقەسای کرد بێت ناوەڵا کاکە دابان بێلایەنە خەتای من بوو لەش سەرکەوتو بن ئینشەڵڵا زۆر تۆزێک لە بەرنامەکە دابڕام گۆرانێکی هەیە لە ئەوەی گوتووە یان ناگەنەی دەکەی بۆ منداڵمان نەوتێشتا بەڵام ئێستا گۆرانێکی گەردانگەدانەکە پێشکەشی کاکەتۆ ناژەکەین بۆی لێمان عاجز نەبێت تۆ ساحێب ماڵی دوایی ئەو لایەکەی بۆ منداڵی ژەڵین ئەوە جاری پێشوو ئەو گۆرانیمان پێشکەش کرد ئەو لایە دەکەی بۆ بەسەر چاوم لە شتا ساق بێ سەرکەوتن ئینشەڵڵا کاتی خۆش بۆیەوە زۆر سپاس کاک ئەحمەدجان ئەو گەردەنگەردانەکە ئەتوانین پێشکەشکەین بێکەوە
ئێدە باشە کاکتوانەجان بەخوا زۆ داوای لێبوردنەکەین دیارە ئاغای ئازمزادە ئەو گۆرانی گردانگەردانەکە ئەڵێ بەڕاستی عینلەوە چێت ئەو شتێکە گۆرانی خۆی حاز بۆ ئامادەنەکە بێ نتوانێت بێڵە داوای لێبوردنەکەم بە تایبەتی ڕەنگە لە رادیۆ بۆ دەنێرم پێشکەشتەکەین گۆرانێکی گردانگەردانەکە بە دەنگی جەلالی کەریمی ئەو گۆرانی لای کامەیەنە کاک ئاغاکان ئەوی کە گەڕیان وایە لەوەری لایە لایە چاوم لە ماڵدایەتە شەڕە چاوم لە ماڵدایەتە هەری گوێم لا سۆزی لایەتە هەر گوێم لا سۆزی لایەتە کرد بۆ کاڕۆلال ئەو لایە کرد بۆ کاڕۆلال بۆم نکرێبایە ئەم کردگە ڕۆگەڵ بۆم نکرێبایە ئەم کردگە ڕۆگەڵ تاماوم بدل بوال بگیریم شرطا تاماوم بدل بوال بگیریم نالم بگاتا سر عرشی عظیم نالم بگاتا سر عرشی عظیم كزينادا آخر أويها دلبك زينادا حيف بورن زيبتم بابادا حيف بورن زيبتم بابادا بنالم حقم باداستا باهر بنالم حقم باداستا هر جوان اسیری دستینا کاسا هر جوان اسیری دستینا کاسا بجوانی قسم پرشنجی دینه او جوانی ای هاتا تاسر نامینه خوای بانی سریتم لناستینه بخاطر زردي خوراوا بيكا بخاطر زردي خوراوا سرد بينا در لتوي كاجاوا بيم البوا
ما سيدي زلفي دالاوان أي هاي تمرون أمزامرون أي هاي تمرون أمزامرون رنزي أمها سالم تومكاباصو رنجي أمها سالم أي مروسا وجوان جاني ماي كباب وياسو ئەوش گۆرانی ئای ئەرێبیە باز حەزەکەین ئەگەر بکەن مادەم ئەگەر شتێکی شێبی جێرێتەوە سەراتی دوایش هەردووکتان بە دووقۆڵی چەند گۆرانێکی بەزانی ئاغای محەممەد کامە ئەیبەیەکە ئەفەرمێت ئەوە هاتەوە نیە تۆ پێت خۆشە با فەرمو کاک خالیفە لا ئەوە هات بە بڵێ هات شرمێناکە لە بابی خۆی بۆ باوشم دەهاوێ کوڵمی سێوی لا سوورە و بێنە و بێنەی پێناوێ دایکی مەمچی پێداوازە بە خەدەم نێ خۆش ناوێ ئەوە هادتە بڵێ هاد خانەس کۆلەی مەهاباد دەم خورنجی لێو نەباد حەز دەکەم بە مردنم بەسانیە ناڕۆم لە لات دەڵێن ژیلات بە خۆشە نائەڵم ئەو شەو بڕوای ڕابێری با حەڵاڵی سەری کوڵمی هەڵ بمژ بگرێ دوولێ مەکاڵی باخەن دەبێ دوێنێ بە برۆیان دیکە حاڵی سەری کوڵمی ماز بکەی تەڕنەکەی خەت و خاڵی وهات دەبڵێ هات خەنمەش کۆلەی مەهاباد حەز دەکەم بە مردنم بەسانیە ناڕۆم لەلات دەڵێ نەگوڵە میوانە نائەڵم شەوێ بڕڵە گوارای بۆ دەکڕم لە عالەمێ منشور بێ کەڵە بابێ مرواری پرپرە زێڕی سوور بێ ئەو دەما پێمەڵێ ناغا ئەگەر یارم مەشور بێ ئەو دەمای پێمەڵێ ناغا زابڵێ یارم مەشور بێ ئەوە هاد دەبڵێ هاد خان مەسکۆلەی مەهاباد دەم خورنجی لێو نەباد حەز دەکەم بە مردنم بەسانیە ناڕۆم لە لات دەڵێ نەو کچە میوانە نایەڵم ئەو شەبڕوە شۆمی ساڵاق من بێمە خوارێ بەلەندێ حیز دەڵاڵ و دەستبڕنیم وەگەهلێ خەباکەندێ داوای دوو ماسمە لێ کرد فەرمووی دەشکێنم خەندێ ئەو ئەفسوزە دەمەکوژێ چاوجان بەگولەوە بەندێ خدا بۆ خۆی دەزانێ بەدڵ زۆر دەوڵەمەندێ ئەوە هات دەبڵێ هات خان مەسکۆلەی مەهاباد حەز دەکەم
لێم کەوا بالێم داوک زەبایە با دنیا بکەن سەیرم ڕێک بڵێن سینەمایە شێت و شەیدا کردوم جوانی وەک فەڕولایە جوانی ئاوا منە دیوە لەم هاوات و ڕزایە ئەشهەد و بەدڵم جوانە ئەڵی پەڕۆ لەقایە ئەوە بڵێ هات خان مەچکۆلەی مەهاباد حەز دەکەم بە مردنم بەسانیە ناڕۆم لەلات دەڵێن لەیلا میوانە نایەڵم ئەو شەبڕوە جەژنە کاکە جەژنە 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 بە قوربان کاکە جەژنە کاکە جەژنە 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 بە قوربان دایک و باب و خوشک و برامە بارە بێ لە هەمووان منە و جەژنم پێ خۆشەوە هاتە جەژنی نەوڕۆژیان گردەگرم هەروە کۆنەوت بەبەر دەرشاندا ڕۆیم دایکی زانی ڕێگام کەوت بۆوانی سەرکوڵمی خۆشە هەروەک عەتری هەفتا و خەوت کاکە جەژنە بابە جەژنە 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 بە قوربان دایک و باب و خوشک و برە مەبارەک بێ لە هەمووان منە و جەژنم پێ خۆشە هاتەوە جەژنی نەورۆزیان ئەو ئاهەنگە منە دەڵێم هەرێ بۆ ڕادوێ گەڕیە تۆزە مەرجی لێت ڕەغم ئامۆزە پیشە یاشقانگریانە دایکەم ژەژنە پیرۆزە بۆ کاک سەسای دەڵێم ئاو ژەژنە نەورۆزە مەبارەک بادی دەکەم ئاو ژەژنە نەورۆزە جوانی حۆریان چۆنن لە ئاسمان تۆژە شەشی لەوانی هەر بۆ کاک زەزای سازە لەگەڕ ڕەفێقەکانی ئەیکەم مەبارەک بادی ئەو جەژنە نەورۆزە خۆی و ڕەفێقەکانی شەو ڕۆژ دەستە و دوعام دووربین لە دەردۆ بەڵام هەموو بامرات دەگەن پێکلا بڵێن ئینشەڵڵا هەر بۆ کاک زەزای سازە خۆشم دەوێ بەوەڵڵا خۆی و ڕەفێقەکانی خۆشم دەوێن ئینشەڵڵا ئای جەژنە
جژنە جژنە کاکە جژنە بابە جژنە 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 بە قوربان جژنە جژنە کاکە جژنە بابە جژنە بە قوربان دایک و باب و خوشک و برا مەبارەک بێ لە هەمووان منە و جژنم زۆر خۆش دەوێ هاتەوە جژنی نەورۆزیان خۆزگا لە دارای دنیا ئەو کچە یاری من باە قەت دڵداریم نەدەکەرێ هەتایە بابە جژنە کاکە جژنە 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 بە قوربان دایک و باب و خوشک و برا مەبارەک بێ لە هەمووان من ئەو جژنەم زۆر پێخۆشە هاتەوە جژنی نەورۆزیان یاخوا بەخێر بێنەوە من زۆرم مادووکردن زۆر بەڕاستی جژنی نەورۆز زاموو لای پیرۆز بێ وەکو باسم کە سبەینێک کاژمێر دوو لە بناری گۆیژەین گەورەترین فیستیڤاڵی نەورۆز ڕێگە خرە هیوادارم هەمووتان بەجلی کوردی و ئامادە بن تکایە جژنێکی زۆر جوان ڕێگەخین من هیچم نەماوەتەنا دیاری بەرنامە نەبێ ئەویش داوا لە کاکستێقی ڕێحانیەکەم ئەویش بەند بێژێک و دەنخۆشێکی زۆر بەتوانەیە کە ئەویش هەر بە گۆرانیەک بەسەر نەورۆز و بەسەر ئەم جژنەیە و بیڕازێنێتەوە ئەگەر ئاغای عەزیمزادەش گەورەمان کە ئەما بێ بە دیاری بەرنامە ئەمە چڵە نێرگزی ئێمەیە چەپکە نێرگزی گەڕیان میدیایە هی ئەم پیاوە خۆشەویستانەیە کە لە چوارچرای مەهابات و لە ڕۆژهەڵاتە وێنانە لە ساین قەڵاو لە سەقز و لەو شارە جوانانەوە ئەتون مەهاباتەوە یەخوا بەخێبن لە شارە جوانەکەی مەهابات ئێمەش پێشکەشێکین بە ئێوە ئەم چەپکە نێرگزەی کە ئەمە دوایین گۆرانیە کاکستێقش دیارە حەزەکەم بە بەندە جوانەکانی لەگەڵ ئاغای عەزیمزادەیە هەر بەسەر نەورۆزە زۆر خۆشە بێ پێمان خۆشە لەبەری نەورۆز ئێمە بە هەموو دنیاڵێن ئێمە نەورۆز هەرەکەین ئێمە نەورۆز لێ ناگەڕێنی ئێوەستان نەماوە بە هەوادارانی بڵێن من یەکشتم ماوە بڵێم ژمارە تەلەفۆنی ئەم گروپە جوانە ئاغای عەزیمزادە و کاکستێقی ڕێحانی و مامۆستا خالیت هەتا لە کوردستان بنەم چەند ڕۆژە 1950 525 42 74 بۆ کەسانی کە ڕۆژانە نامانێرم بۆ پیج کە داوایانەکرد ئاغای عەزیمزادە هاتە کوردستان ئاگادار بنەوە ژمارەکەیەتی لە کۆمنتی ژامانەوە ئێوە گەیشتانەوە بە هەوادارانی گەڕیانی بڵێن ئێمە کۆتایی بە بەرنامێنین بە دیارەکەی ئێوە بینەران و هەوادارانی ڕادیۆ گەڕیان میدەوارین ئیشەڵڵا ئەگەر کەم و کوڕیەکیش بێ بە گەورەی خۆیان ئەفومان ئەو نەوتومانە ڕادیۆگەران تەلەڤیزۆنیشین خۆمان ئێستا هەڵێن ڕادیۆی گەڕیان چکە دڵمان بە ڕادیۆی گەڕیان خۆش بوو سڵاو بۆ هەوادارانمان لە تەلەڤیزۆنی گەڕیان لە گەڕیانێزی لە سۆشیال میدیا لە گەڕیان میدیا لە ڕادیۆی گەڕیان لە فێمەوەی کە گوێبیستمانەوەی کە ئەمان بینێ ئەمە چەپکە نێرگزەکەی ئێمە ئەمڕۆ دیارە تایبەتەکەی بەرنامە تایبەتەکەی نەورۆزمان بوو بۆ ئێوە یاخوا نەورۆزێکی خۆش و شاد هەموو بەیەکەوە بەڕێ بکەن لەگەڵ دیارە جوانەکەی گۆرانی بێژی میلی ناودار کاکستێقی ڕێحانی و ئاغای عەزیمزادەش بۆ بزانم هاوکاریە بێ بەیەکەوە خۆشمانە بین بە کۆرزەگەڵێ پێشکەشتان بێت شەمازە هەر بەرنوێژی بەیانی دەیجرمەوە بە قەزە وەک بەرەقینسان بگرێ ئازای بەدەنم تەزە مدیری ڕادیۆی گەڕیان سڵاو لە مامە جەزا هەموو کەس خۆشی دەوێ هەر بۆ کاک جەزای سازە مامۆستا بە بۆی بڵێن ئەوە هەنگی نەورۆزە باسەری ئەو دوو چاوە باسکرد لە جۆر سەر منێ لادە من بێخێناوە نێوانی سێنگ و مەمچێت لە نیشانم داناوە هەر بۆ ڕادیۆ گەڕیانە دڵم بەسەرا و چاوە لەگەر کارمەندەکانی چی بڵێن بەسەرا و ناوە
تۆبی کوردستانی ئەی بتێدانی جوانی سەد حیفانە لادێبێ دایکە بە شارستانی لە تایفەی خۆم و خۆت سەد کەسێن بە قوربانی لەگەڵ مامۆستا محەممەد ئەوانەی ڵێن بجوانی میوانی خاڵات جەزای نایکەینە بارگرانی سڵاو لە ڕادیۆ گەڕیان و هەموو کارمەندەکانی بەدەم ژنێ و مەداتێ بە چاو پێم دەڵێ وەرە نەخۆش بووم بۆ نەهاتی کاتی جان کێشان وەرە کاتی جان کێشاناتی هاتن دێستا مەرە بۆ کارمەندانی ڕادەگەڕان بۆ بەندە تازی سەرە قولي راشيرانيا هرد رويا تفردان اگر قولم دليي براسي وركوان او نوروز بيروز بي لهموتان بشتيواني هنرمندان صلاو بي للراديو يقريان چه دروازه کار لکار ترازه غنبارم به اندازه بدتنی که مزازه و ما مستاززاد بخیر به سالی تازه مبارک بادی دکم بخیر سالی تازه فصل خدا دنیای دانا لسر پشتی گاماسی سنعم گیت 14 سال باس و چپی خوم ناسی عالمی خواد زانه عشقم ببروی پیوستی سردم یکنم دیوی بچکم لطفی نام ناسی هر بو رادیو گریانه با ترکی و کردی فارسی اواش بندی خلاصی نەورۆز پەروەران سڵاو و ڕێز بۆیەوە نەورۆزتان پیرۆز بێت بە دروشمی سلێمانی کوانووی ئاگری نەورۆزە ئێوارەی 20 مارس کاتژمێر 2 پاژنیۆڕۆ لە بناری گۆیشە گەورەترین فیستیڤاڵی کلتوری جەژنی نەورۆز بەڕێوەچێت بە بەشداری 25 گروپ و ڕێکخراوی کلتوری و هونەری ئیشی دەستڕەنگینی خواردنی کوردەواری ئاهەنگی گۆرانی و مۆسیقا و هەڵپەرچێ نمایشی فڕۆکەوانی و پەڕەشوت نمایشی یانی ئەسپسواری کوردستان و هەروەها چەندین نمایشی جوان کردنەوەی ئاگری مەشغەڵی نەورۆز نمایشی شانوویی کورد لەسەر شانۆ هاتن بۆ هەمووانە یەک تکامان هەیە بەجلی و بەرجی کوردی ئاڵواڵاوە لە بناری گۆیژە بن کاتژمێر 2 ئاهەنگەکە دەست پێکە هەمووان بەخێر بێن بۆ نەورۆزی کوردان